بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان ڕووداوەکانی کوشتن و تاوانکاری لە پارێزیەکانی هەرێمی کوردستان ڕووی لە زیادبوو کردووە بۆی قەیرانی دارایی و سیاسی هەرێمی کوردستان ڕێژەی کێشە کۆمەڵاتیەکان و تاوانکاری لە هەرێمی کوردستان زیادی کردووە بە میوانداریێک لە بەڕێزان نەقیب سەرکەوت ئەحمەد وتەبێژی بەڕۆبەراتی پۆلیس سلێمانی هەروایە هێمن عەبدولقادر توێژەری کۆمەڵاتی لە ستۆدیۆی سەرکی هەروە لە شاری هەولێرەوە کە ژاڵادی ئەندامی لیژنەی کاروباری کۆمەڵاتی لە پەرلەمانی کوردستان تاوتوێن پرسە دەکەین سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانم شڕۆڤەیەن پرسە دەکەین. دووبارە سڵاوتان لەبێت بە ڕێزان سوپاس بۆ میوانەکانم کاک سەرکەوت دەگەر لە بەڕێستانەوە دەستپێن سوپاس بۆ ئامادەبێنێت وڵاتان لە زۆر سوپاس بۆ میوانەکە هێولێشمان باز لەوە بکەین تا چەندێک بۆی ئەو قەیرانانەیەکی ئێستا هەرێمی کوردستان تێدا چ لە ڕووی دارایەت و لە ڕووی سیاسیەوە ڕێژەی تاوان و کێشە کۆمەڵاتەکان ڕوو لە زیادبوون کردووە. بەڵێگەرێمە بگەڕینەوە تاوانەوێت بە داتا و ئامار قسە بکەین ئامارەکانی ساڵی 2015 پێماڵەن کە ڕووداوەکان زیاتر بوون لەبەرەوەی قەیرانەکان بەڕاستی لە ساڵی 2015 ڕوویە ئەو ئیشکردن و کێشانەی کە بۆ خەڵک دروست و لە ئەنجامی نەبوونی ئەو بودجەی کە تەرخان کرابوو یا ئەو خەڵکانی کە ئیشان بۆ حکومە دەکرد هەندێک لە بەڵێندەرەکان ئیفلاسیان کرد هەندێک لەوانەی کە پارەیان لە بانک قابوو مایە پوش دەرچوون لەگەڵ هەندێک کێشەی ترا کە تێکەڵاو بۆ بەڕاستی ئەگەر بڵم تاوانەکان لە سووکەکانەوە هەتا قورسترین تاوان لە ساڵی 2015 ئامارێک بەپێ ئامارێکە لای ئێمە ڕێژەکە بەرز بوو. بەڵێ کەواتە کاریگەری زۆرە بۆ قەیران لەسەر بۆ من لە ناو تاوانەکاندا چ جۆرە تاوانێک زیادی کردووە ینی بۆی قەیرانی دارایی سیاسی ئێمە سیرکەین لە قەیرانی دارایی لە مناڵێکی قوتابخانەیەکی سەرەتاییەوە تەسیری تێکردو تا کەسێکی وەکو پێم وتی بەڵێندەر یا کەسێکی خاوەن کارێک کە ئیشی کردووە ئەمانە هەمووی هەرێکە پەچەکردداری خۆی هەبوو بۆ حاڵەتەکان بەڕاستی فاکتەرەکان زۆرن بەڵام یەکێک لە فاکتەرە سەرچەکان قەیرانی داراییەکەی کە خەڵکەکەی تووشی سەدمەیەکی گەورە کرد کە هەندێک خەڵکی توالێ کرد کە بیر لەو بکاتەوە کە خۆی بکوژێ کە هەڵبێ کە ڕاکە بەڕاستی قەیرانە دارایەکە من بە فاکتەری سەرەکی دانم پێ قەیراندارێک لەم لەسەرەوەی ئەوانەی تەنانەت کێشە خێزانیەکانی ژمە کە لێکۆڵینەمانتیا کردووە لێکجیابوونەوەی خێزانەکانی هەندێک جار لەبەر قەیرانی دارایی زۆر باشە بەڵام سپارت بە جۆری تاوانەکان ئێستا بۆ منە زیاتر چ جۆرە تاوانێک لەم قەیران زیاد کرد دزی زیادی کردو یاخ بڵین کوشتن یاخود بڵین قۆڵ بڕیێنی چ جۆرە تاوانێک ئەوەی کێوەتان کردووە کە زیادی کردووە تاوانەکانی هەندێک تاوانی دزی زیادی کردووەکو دزینی ناو بازار و جیفان بڕین و دزینی مۆبایل لەگەڵای دەستبڕینی خەڵکیش زیادی کردووە هەندێک خەڵگەچن بۆ کۆمپانیەکان ئەشیا وەرەگرن یا سیارە وەرەگرن یا لە خەڵچانی تر مواد وەرەگرن دواتر ئەمە ئەسەری نامنێ شتەکانە فرۆشێ بە کەسێ بە هەرزانتر و ئەڕوا ئەم حاڵەتانە بوونی هەیە لە هەموو تاوانەکانە بەشی خۆی هەیە کە
ئەگەڕێتەوە سەرەوەی کە قەیرانی دارایی وای لەو کەسە کردو کە ئەو کارە بکات. بەڵێ سوپاسێک دواتەگەرم و لای بەڕێزکاکەم بەڕێزتان بەخێر بێن. بەڕێستان وەکو توێژەرێکی کۆمەڵایەتی هۆکاری زیادبوونی مەسەلاً ڕێژەی تونوتیژی و تاوانکاری لە پارێزگەکانی هەرێمی کوردستان بۆ چ دەگرێنەوە؟ ئایا تەنها هۆکارەکە قەیرانی دارایی یاخود ئەمە هۆکاری سەرکێسە ئێمە دەبینین کە لە هەرچی پارێزگەکە هەرێمی کوردستان بەتایبەت ئێستا خۆ کوشتن و کوشتن ڕووی لە زیادبوون کردووە؟ خۆی دیاردەی تاوان لە کۆمەلگایە بە جۆری هەموو تیۆرەکانی تاوانناسی و بە جۆری هەموو تیۆرەکانی کۆمەڵناسی احتیماد ناکاتە سەر بە عودێک بەتایبەتی، چونکە هەموو زنجیرەکانی کۆمەلگا هەمویان زنجیری پێکەوە گرێدراون، هەمویان کە کاتێک خەلەل لە یەکیانە دروست دەبێت خەلەل لە تەواوی ئەوانترا دروست دەبێت، کاتێک کە سیستەمی سیاسی تووشی کێشە و گرفت دەبێت، کاتێک کە یاساکان تووشی کێشە و گرفت دەبن، بەدڵنیایەوە لێکەوتی کۆمەڵایەتیە بێت، لێکەوتی ئابووریە بێت و لێکەوتی تاوانکاری ئەبێت. هەرێمی کوردستان ماوەی چەند ساڵێکی زۆریشە لە سەرەتای ئەزمموی حکومڕانیەوە هەتاوەکم لە لەحزەی قسەی یاکەین چەند ساڵێکی جێگیرمان نییە کە بڵین تاوای ئەم کۆمەلگایە بە قۆناغەکانی جێگیربوونی کۆمەڵایەتیە ڕۆشت بێ و تایە تاک بە شێوەیەک لە شێوەکان بە موەسساتی کرابێت. تەنها ئێمە قسەکردنەکەمان لەسەرەوە نییە کە دەوڵەت بە شێوی موەسساتی کار کات، چونکە گەورەترین موەسسە لە کۆمەلگای بریتیە لە خێزان و کاتێکە خێزان و شیاری کۆمەڵایەتی و یاسایی نییە سەبارەت بە حاڵەتە ناکاوانی کێتە پێشەوە بە دڵنیاییەوە لێکەوتی کۆمەڵایەتی زۆر زۆر گەورەوە تاوانی زۆر زۆر گەورە لە کۆمەلگا ئەکەوێتەوە. یەکێک لە دەرهاوشتانەی کە ئێستا ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە بریتیە لە مەسائیلی ئەزمەی اقتصادی یاخود و کێشە و گرفتە ئابووریانی کە هاتووتە پێشەوە. هەموو قوتابخانە کۆمەڵناسیەکان جەخت لەسەرەوەکەنەوە کە ئابووری ئینسان لەبەرەوەی پەیوەندی ڕاستەوخۆی بە ژیان و بە قوت و خەڵکەوە هەیە. ئۆتۆمبیلێک بۆەوەی کە کار بکات دەبێت بانزینی تێ بکەی و ئینسانێک کە بۆی بەزیند و لەسەر زەویا بمێنێتەوە بێ ڕۆژانە خواردن بخواوە، بێ ڕۆژانە ئەو پێداویستە بایۆلۆجی فسیۆلۆژیانی کە پێویستە تەخسی بکەی و خواردنی پێبی. ئەمەش بەچی تەخسیاکرێ بەو داهاتوو دەسەهاتی کە خەڵک ڕۆژانە بەدەستی هێنێ، بەڵام ئێستا خەڵکی بەگشتیوە کۆمەلگا و خێزانەکان بە تایبەتی ئەم دەسەهاتیان کەوتۆتە مەترسیەوە و سەرچاوی بژێویان کە بەشێکی زۆری موچەخوارە کەوتۆتە مەترسیەوە نادیارەوە و بڕیکە پیان دەدرێت بڕێکی زۆر کەمە بەشی ئەو خەرجی ڕۆژانەی ناکات کە خەرجیکە لە قوتابیەکانیدا لە مناڵەکانیا لە مەسروفی ماڵیا لە کرێە لەبەرەوە لە لێکەوتی ئەم کارەوە پەنابرێتە بەکاری ناشەرعی و لە تاوانناسیە بەشێکی زۆری ئەو تاوانەی کە کرێت لێکەوتی ئابوورین سەرنجام دزی زیاکات، ڕێژەی خیانی هاوسەرگیری زیاکات و ڕێژەی تەلاق زیاکات و ڕێژەی فێڵ و حیلی ناشەرعی زیاکات بۆ بەدەستهێنانی ئەم سەرمایە کە من پێم وایە هەموو کۆمەلگای بەرپرسیارە. زۆر باشە، بەڵام جگە لە قەیرانە ئابووریەکە قەیرانە سیاسیەکەش خەڵکی تووشی کێشە و دڵە ڕاوکێ نەکردووە، ینی دووبارە ئەویش کێشەی بۆ خەڵک دروست نەکردووە. بەڵە بە دڵنیای بنەوەکو پێم وتیت خۆی ئەگەر ڕاستی بوێ لە ڕووی کۆمەڵاسی قسە لەسەر بابەتە بکەی بێ بچێتە سەر عەقدی ئیجتیماعی ئەو پەیمانە کۆمەڵایەتی کاتێک حاکم و مەحکوم لە بینی خۆیان نایبەستن و سەرەتاییترین بیردۆست و گریمانە کە بۆ ئەم بارە خراوەتە ڕوو هەموو تیۆرانن کە جۆن لۆگ هۆڤ زەمانە هەمویان خسویانتە ڕێ. من دەست بەرداری بەشێک لە مافەکانی خۆمە بم بۆ دەوڵەت و حەق و ئازادیەکانی خۆم تەسلیمی دەوڵەتەکەم. دەوڵەت لە مقابلی ئەمە دەبێت مافەکانی من دابینکە، دەبێت بژێویم دابینکە، دەبێت ئازادین دابینکە، دەبێت سەلامەتی و ئەمن و ئاسایشم بۆ دابینکەوە. کاتێک کە ئەم عەقدە ئیجتیماعیە لە نێوان هاوڵاتی و حاکمات تێگەچێ بە دڵنیاییەوە خەڵک خۆی پەناباتە بەرەوەی کە پارێزگاری لە خۆی بکات و خەڵک خۆی پەناباتە بەرەوەی کە لە بری یاسا و دادگاکان خۆی تۆڵی خۆی بکاتەوە کە ئێستا بەداخەوەی بینی لە هەرێمی کوردستاندا. بەشێکی تریان پەیوەندی بە قرار نەبوونی یاساکان و جێبەجێنەکردنی یاساکانە. یەکێکتر لەو لێکۆتانی کە ئێمە ئەشێ دواتر قسەی لەسەرکەین زۆربوونی دیارتی چەکداریە لە هەرێمی کوردستان و هەموارنەکردنەوەی یاساکان لە هەرێمی کوردستاندا کامانە بۆ خۆیان تا ئێستا گرفتی زۆر گەورەن و ئەو یاسانی کە لە ساڵی 1990 یاسای ژمارە 16 چەکمان هەیە تا ئێستا هەموار نەکراوەتەوە، مادانی کە تیانەوەی مادەی مەتاتین و مادام کە یاساکانیش بەرەنجامی بیرکردنەوەی مرۆڤن ئەشێ وەک هەر شتێکی تر تووشی لادان بێ و پێویستە لە قۆناغەکانە دەوڵەت هەستێ بە هەموارکردنەوەی ئەم یاسانە لەبەرەوەی جۆری تاوانەکان و فۆرمی تاوانەکان لەگەڵ 20 ساڵ لە ئێستا گۆڕانکاری بەسەرا هاتووە. بەڕۆ بە دڵنیایەوە هەم یاساکان پێویستیان بە هەموارکردنەوەیە هەم سیستەمی سیاسی و دەوڵەتداریش پێویستە. سوپاسانەکەم دواتەگرم بۆ لای بەڕێستان و کاک سەرکەوت. ئەگەر بچینە هەولێر لای کاژاڵ هادی ئەندامی پەرلەمانی کوردستان، کاژاڵ خان زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەکەماندا. بە بڕوای بەڕێستان هۆکاری ئەوەی کە ئێستا ڕێژەی تونوتیژی و کێشە کۆمەڵایەتەکان لە هەرسێ پارێزەکە هەرێمی کوردستان زیادی کردووە، کێ بەرپرسیارە لە زیادبوونی ئەم کێشانە؟ بەڵێ سەرەتا بە ناوی خۆی گەورە سوپاسی بەڕێستان دەکەم و سڵاو ڕێزیشم بۆ میوانە بەڕێزەکان. بێگومان وەکوی ئێمە ئاگادارین بە پێی و ئامارانەیەکەوە
لە ساڵی 2015 چکە ئێستا ئاماری نوێمان لە بەردەستیدانی 2016 دەبێت ئێمە لێژنەکانی پەرلەمانی کوردستان چکە بە دوواداچوون هەموو کاتێک ئێمە دەتوانین ئەنجامی بدەین ئاماری نوێمان هەبێت چکە ئەوەی کە ئێستا ئێمە جێمان لێ دەبێت تەنها بە قسەیە دەڵێن تاوانەکان و ڕێژەی تونند و تیژیەکان زیادی کردووە بەڵام ئاماری 2015 بەراورد بە ئاماری 2014 کە 6 مانگیش بەسەر ئەم ساڵی 2016 تێپەڕیا هەموو مؤشرن لە بۆ ئەوەی کە بەڕاستی تونند و تیژیەکان ڕۆژ بە ڕۆژ ڕووی لە زیاد بوونە و تاوانەکانیش زیاد دەکاتن. ئەم قەیرانە دارایی کەوا ڕووی لە هەرێمی کوردستان کردیا نەبوونی سەقامگیری سیاسی نەبوونی سەقامگیری دارایی ئەمانە هەمووی بۆتە هۆی ئەوەی کەوا تاوانەکان و تونند و تیژیەکان ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادی بیتن و هەروەها یاسا کاتێکەوە یاساکان ئەم هەموو یاسا لە هەرێمی کوردستاندا هەیە کاتێکەوە یاساکان بەرگە و مادەکانی وەکو خۆی بەپێی پێویست جێبەجێ ناکریان زۆر جاری وایە دەبینین کرد و کاڵیەک لە یاساکان هەیە ناونیشانێکی گەورەی لە دیوی دەرەوەی ناوی یاساکە هەڵگرتووە بەڵام کە دەچێت ناو بەرگە و مادەکانی یاساکە کۆمەڕە کرد و کاڵی لە یاساکاندا هەیە لەم واقعی مجتمع گۆڕاوە دەبی یاسا بەپێی واقعی مجتمع بێتن بۆیە ئێمە تەمەشا دەکەین ئەو هۆشیاری یاساییەمان هەیە لە هەرێمی کوردستان لەلایەن تاکەکانەوە نەیاساش بەپێی پێویست جێبەجێ دەکرێت ناڵێن هەر جێبەجێ ناکرێت بەڵام بەپێی پێویست نییە بەرگە و مادەکانی وەکو خۆی جێبەجێ ناکرێتن بۆیە تەمەشا دەکەین ئەم قەیرانە سیاسی کەوا ڕووی لە هەرێمی کوردستان کرد ئەو قەیرانە دارەیە کەوا ڕووی لە هەرێمی کوردستان کردیا ڕۆژ بە ڕۆژ دۆخەکە مەترسی دارتر دەکاتن ئێمە لە 2014 لە پەرلەمانی کوردستان لە زۆربەی کۆبوونەوەکانی پەرلەمانی کوردستان لەلایەن پەرلەمانتارەکان لەسەر جەم فراکسیۆنە جیاجیەکان هۆشداریماندا پەرلەمان هۆشداریماندا حکومەت کە ئەگەر بێت و ئەم قەیرانانە بەردەوام بێن چارەسەر نەکرێتن ئەوە قەیرانی کۆمەڵایەتی بەدوادادێت کە بەڕاستی قەیرانی کۆمەڵایەتیش لە زۆر شوێن گوتومە ریشە لە ناو کۆمەلگای ئێمەدا کوتایە ئەگەر زوو فریای نەکەوین خێزانەکان پەرتەوازە دەبێت و هەر کاتێکیشکەوە خێزان پەرتەوازە بوو لای هەمومان ئاشکرایە کەواتە کۆمەلگایەکەمان کۆمەلگایەکی ناتەندروستی لێ دروست دەبێتن بەڵام بەداخەوە ینی ئەو هۆشداریەکەوان لەلایەن لێژنەکانی مای هەبووی لێژنە تایبەتی مندەکان هەبوو لەلایەن پەرلەمانتاران هەبوو بەپێی پێویست خەمی لێ نەخورا بۆیە من دەڵێم وەزع سیاسیەکە هەموو کاتێک بتەوێت چارەسەر دەکرێت قەیرانە داراییەکە دەکرێت تەجاوزی ئەو حاڵەتە بکرێت دۆخەکە ئاسایی دەبێت خۆ تا قیامەت ئەو قەیران دارایی لەگەڵ خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان نابێت هەر دەبێت ڕێگە چارەی لە بۆ بدۆزرێتەوە بەڵام کێشە کۆمەڵایەتیەکان هەر کاتێک دیاردەکانی زۆری بوو لە حاڵەتەوە بووە دیاردا لە ناو کۆمەلگای ئێمە ڕیشەی خۆی داکوتا زوو فریای نەکەوتین زوو چارەسەرمان نەکرد بەڕاستی لەوانەیە گرفتی زیاتر و کێشەی زیاتر و کۆمەلگایکی نائارام و ناتەندروست و نادروستمان لە بۆ بێتە ئاراوە زۆر باشە سەبارەت بەوەی کە ئێستا ئایا ئەو دۆخێک کە خوڵقاوە مەسەلەن ڕێژەی تاوانکاری و کوشتن و خۆکوشتن لە هەرێمی کوردستان زیادی کردووە بەرپرسیاری ڕاستەوخۆ دەسەڵاتە لە زیادبوونی ئەم کێشانە عفوان کاک حەکیم ئەگەر پرسیارەکە دووبارەکەیتەوە پرسیارەکەمەوە بوو سەبارەت بەوەی کە ئێستا ڕێژەی تاوانکاری و خۆکوشتن و کوشتن لە هەرێمی کوردستان زیادی کردووە بەرپرسیاری ڕاستەقینە کێ لەم دۆخەدا ئایا حکوومەت و دەسەڵاتداران یان وڵاتن ئەوان ئەو دۆخەیان خوڵقاندۆ بۆیە ئەو تاوان و ڕێژەی تاوانکاری زیادی کردووە خۆی ناتوانین ئێمە بڵێن هەمووی بخەینە سەر حکومەت ڕێژەیە بەشێکی دەکەوێتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان کاتێکەوە ئالیەتی گونجان سیستەمی ئالیەتی گونجاو سیستەمی گونجاو میکانیزمی گونجاوی نییە بۆ چارەسەرکردن کێشەکانیان بەپێی پێویست بێتم کێشەکەوان ناکەوێتەوە بەشێکی دەکەوێتە سەر پەرلەمانی کوردستان کە بەڕاستی کاتێک کە دەبینین مەسەلەن لە هەموارکردنەوەی یاساکان هەم لەم خولەش هەم لە خولی ڕابردوشدا وەکو دەڵێ پەلەکروزیەک دەکرێتن لە یاساکانەوە وای لێ دەکەوە یاساکان بەپێی پێویست هێشتا یاسا نەچوتە بواری جێبەجێکردنەوە تەڵەبی هەموارکردنەوەی دەکرێتن بۆیە دەبێت ئێمە یاساکانمان ینی عسرەنە بکرێتن لەگەر سەردەمی ئێستا واقعی کۆمەلگای ئێستای ئێمەدا بگونجێت بەشێکی دەکەوێتە سەر لایەنە پەیوەندیدارەکان بەشێکی دەکەوێتە سەر دادگاکان کاتێکەوە یاسایەک دەردەچێت لەگەڵ ئەوەشکەوە یاساکە سەرنج و تێبینی لەسەرا بەڵام مەفروزە کاتێک ئەو یاسا لە پەرلەمانی کوردستان پەسەند کرا و یاساکە دەرچوو دەبێت ئەم یاسا وەکو خۆی بەرگە و مادەکانی بڕواتە جێبەجێکردنەوە یان زۆر جاری وایە دەبینین سربەخۆیی دادگاکان ئەمەش بەڕاستی ڕێژە یعنی کەواتە ئەم کۆ دۆخەیکەوە ئێستا لە هەرێمی کوردستان دروست بووە حکوومەت بە دەرەجەیەک نسبەتێکی بەبەردەکەوێت پەرلەمانی کوردستان ڕێژەیەکی بەبەردەکەوێتن دادگاکان ڕێژەیەکی بەبەردەکەوێتن ڕێکخراوەکانی مجتەمەعی مەدەنی کە بەپێی پێویست بەداخەوە لە ئێستادا لە ماوەی ڕابردوودا کاری زۆر باشیان ئەنجامدا بەڵام دیارە ئەو قەیرانە دارای ئەو قەیرانە ئەو دۆخە سیاسی کە ئێستا ڕووی لە هەرێمی کوردستان کردێ کاریگەری لەسەر کاری ئەوانیشی کردیتەوە و هەروەها ڕاگەیاندنەکانیش
کاتێکەوە بە پێی پێویست ینی بەداخۆم زۆر جار گلەیم لەوەی هەیە تا پرسێکی سیاسی لە ئارەوەدا بە سەرجەم ڕاگەیاندەکانی هەرێمی کوردستان ئەوەندەی گرنگی بە پرسە سیاسیەکان دەدەن گرنگی بە پرسە کۆمەڵایەتیەکان دادەن هەروەها تاچ کۆمەلگای ئێمەش بەڕاستی یعنی کەسمان لەم دۆخەلی ینی بەشمان بەبەر دەکەوێتن کاتێکەوە نە ئامادەی نە خۆمان هۆشیارکەینەوە بە تایبەتی هۆشیاری یاسایی و نە ئامادەشین کەوا بەدەم چارەسەرکردنی کێشەکانەوە بچین. بەڵێ سوپاس دەکەین دواتر گرێن و لای بەرز کاکسەکە و دەگەربێن لای بەرز ینی ئێستا ئێوە ئامارتەن لە بەردەستدا وەکو پۆلیس کە لە 6 مانگدا ڕێژەی خۆکوشتنی قوتاگەستە ئامارتان نییە سەوار بەو 6 مانگی بەراورد بە 2015 مثلا 2016 زیاتری کردووە؟ وڵی ئاماری 2014 ملا نییە بەڵام لە 2016 لە 2015 36 حاڵەتی خۆکوشتن هەبووە دیارە خۆکوشتنەکان بە چەکەمان بووە خۆڵواسینمان نەبووە سووتانمان هەبووە ئافرەتەکان کە خۆیان سووتانوە هەندێک کەسیش ئافرەتیش و پیاویش حەبیان خواردووە تا کۆتایی بە ژیانی خۆیان بێنن. لێ 6 مانگی ئێستا 2016 ئێمە تەمان مانگی 6 ملانیە چونکە ئەخیری ماکان ئێمە ئامارەکەین بەڵام تا ئێستا کە ئاماری مانگی 5 مان کۆ کردوێتەوە 24 حاڵەتی خۆکوشتنمان هەیە بەڵام ئەم 24 حاڵەتی خۆکوشتنە قەزای هەڵەبجەشی لەسەر کە ئێستا بۆ بە پارێزگای هەڵەبجە. بەڵێ زۆر باش بەڵام ڕۆژێکی زۆر نییە زیاتر ئەوەی کێوە لێ کۆڵنەوەتەکەەوە کارەکەەوە کارەکان زۆرە ئەو ڕێژەیە زۆرە تەنانەت خەڵک خۆی ئینتیحارکە بەو ڕێژەیە کە من باسیکەم زۆرە وەلو لە هەموو جیانیش لە حاڵەتەکانی خۆکوشتن هەیە بەڵام ڕەنگە فەرقە بێت لە وڵاتی چۆک و سویدا خەڵک تووشی کە ئابایە بێ بەهۆی ئەوەی کە ژیانەکەی بەدڵنیە حاڵەتەکانی هەموو شتێکی لە بەردەما وەکو ڕەفاهێتی ژیان هەیەی بەڵام حاڵەتێکی تووشە بێت کە ئابێ و ڕۆژەکان وەکو یەک تکرارە بێتەوە بەڵام لە لای خۆمان کێشەکان بەعکسەوەیە هەندێکیان کێشەی خێزان و نەگونجانی ژنەکە لەگەڵ پیاوەکە نەبوونی هەلی کار بۆ گەنجەکان و دانەمەزراندن و بێهیوابوون لە ژیان لە ناو گەنجەکانە کە مەکتەب تەواوکە هیچ ئەمەلێکی نیە و بیرەکاتەوەکەی ژیان پێک بێنێ نەخۆشی دەرونیەکانیش درێژخانەکان کە زۆر تەسیرەکاتە سەر هەنێ خەڵکو بێهیوا بێ لە چاکبوونەوە ئەوانیش پەنابەنە دەرخۆکوشتن دیارە فاکتەری تریشەیە باسیکەین بەزانانی کە وەکو پۆلیسی ئەمە لێ کۆڵینۆمانتیا کردووە زۆری ئەم حاڵەتان زۆر باش سەبار بۆی ئەوە تەنە لە تایبەتە بە کۆمەڵگەکەی خۆمان ینی یاخود بە ئاوەرەکانیشی تێدا ینی ئێستا ڕێژەی تاوان لەناو ئاوەرەکانیشدا زیادی کردو یاخودتەنە لەناو بڵین حاڵەتەکانی خۆکوشتن لەناو ئاوەرەکان وەکو ئینتیحار نەبووە بەڵام حاڵەتی کوشتن لە بینی ئەوانە هەبووە دیارە کەسانی کە هاتوون خاص ئەو عەرەبانی کە لە خواروی عێراقەوە هاتوون تا ئێستا چەند حاڵەتێکی کوشتن دروست بووە کە عەرەبن و کوژراون و بۆ نمونەوەی پێرێشە و کە لەسەر چنار کوژراوە کوڕێکە 19 ساڵە تەمەنی 7 ساڵە تەمەنی کوژراوە بە فیشک و عەرەبە دیارە ئەوانیش لە بینی خۆیانە کێشیانەیە کە هاتوونتە شاری سلێمانی لە پێشتر کێشیانێ بۆ لێرە تەسبیح حسابەکەن و خەڵک لە یەکتری زۆر باش سەبارەت بەوانی کە و 24 حاڵەتی باس کرد ینی پێکاتەی جیاوازی تێدایە بۆ نمونە کاسبکاری تێدا گەنجی تێدا پێشمەرگەی تێدا ئەوانی بەجنابتم و دوان لەوانە دوو خوێندکارنی چانی پەیمانگای وەرزشیەکە یەکانی وی عیدادی تیجاری بەکرەجوێ کە هەردووچانییان لە ناو شوێنی حەوانەکە خۆی هەڵواسیەوەی مەهدی ڕاضیەکە ئەوەی بەکرەجوێ لە بەردەمی قوتابخانەکە خۆی کوشت گەنجێک کە هیوای بەژیان بێ ئەگەر حاڵەتەکەی نەگاتەوەی تر کە بڵێم فول بێ لەوەی کە بێ ئەمەل بێ لە ژیان بێ ئەمەل بێ لەوەی کە هیچی بۆ ناکرێت لە بەردەمی قوتابخانەکە خۆی کوژێت بەڵە پێشمەرگەشی تێدا ینی پێشمەرگەشی بەڵە پێشمەرگەشی تیا بۆم باس کردی ئەو کەسانشی تایە کە تووشی نەخۆشی درێژخایان بوون هەندێک ئافرەتمان هەبووە کە کێشەی خێزانی هەبوو بۆی چارەسەر نەکرا ئەوانش پەنایان بروتە بەرکوشتن دیارە هەموو پێکاتەکانی تایە زۆر باشە کاکێم نەگەر بینێ سەرەوەی کە ئەم قەیرانە سیاسی و دارایە تاسن نەخۆشە دەرونیەکانی لە کۆمەڵگەی ئێمە زیاتر کردووە ینی کارگەریەکانی لەسەر زیادبوونی نەخۆشە دەرونیەکان لە کۆمەڵگەی ئێمە زیادبووی نەخۆشی دەرونی پەیوەندی وەک کاکسەکە دامەژەیە پەیوەندی بە زۆر شتەوە هەیە یان یەکێک لەو شتانەی کە ئەو خاتنە بەڕێزە ژامەژی پێ ئەوەی کە ئەمڕۆ ئێمە بەرێکەوتنی ڕاستەخۆمانێ لەگەڵەیە مەسایلی میدیا و سوۆسیال میدیا و ماس میدیا و هەموو شتانێک کە مامەڵی لەگەڵاکەین لەبەرەوەی زۆرترین کاتەکانی ئێمە لە بەردەم شاشی تەلەڤیزیۆنیان لە بەردەم شاشی لاپتۆپەکان مامەڵە ئەکەین ڕۆژانەوە بە جۆرەی هەموو ئەو بەحس و توێژینەوە کۆمەڵاسیانش کە کراوە هەموو تاچێک ڕۆژانە لایەنی کەم بە کۆی گشتی تێکڕا نزیکی 8 کاتژمێر زیاتر لە بەرامبەر ئەمریکانی کۆمونیکیشن پەیوەندی گەیاندن لە مۆبایل لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە تەلەڤیزیۆن نزیکی 8 کاتژمێر بەرامبەر ئەم شاشانە دائنیشێ لەبەرەوە تۆ زۆر گرنگە بزانی چۆن مامەڵە لەگەڵ ئەم
دەستگا و میدیاناکەی خۆ سترێس و فشارەکە هەرەوە نییە کە دەوڵەت دەیخاتە سەرێت یعنی زۆر جار ئەم ڕاگەیاندانە بەداخەوە کە ئێمە وەکو گلەی زۆر جار لە شوێنانی ڵین ئەمەی کە هاندرن بۆ تومتیژی ئەمەدا هاندر نین بەتایبەتیش چۆن ینی چۆن ڕاگەیاندن زۆرێک لە کەناڵەکانی ئێستا باشترین کەناڵەکان و کەناڵان کە تەختی هەواڵی سیاسیەکە نەگە کەسێک پانتایەکی هەبێ یاخۆ ئایدۆلۆژیایکی میوزیسیانێک بێت چوزان شێوەکارێک بێ شانۆکارێک بێ هیچ پانتایەکی ڕاگەاندن نیە تاوەکو نمایشی توانەکانی خۆی بکە هەمووی بۆ بە هەواڵ و بە سیاسە کۆبنەوەی دووقۆڵی و سێقۆڵی سازان و نەسازان سەردان و هاتوچۆ کۆنگری ڕۆژنامەنووسی هێڵی شریکی سووری خێراخێرا کە ئەمانە هەمووی لە ڕووی سایکۆلۆژیەوە ئەحای دەرونی زۆر خراپە ئێمە بەرامبەرەکەی بڕۆ موچەکە وەرگرەیەکیتەوە سێرەکەی لە ئەفغانستانە فلانە وەزیر ئیستیقالی یاکەیتەوە سێرەکەی لە تاجیکستانە فلانە وەزیر نازانم ئەمڕۆ کوژە لە ماڵکی خۆیەکەیتەوە سێرەکەی لە بەسڕێ لە نێجیریا یعنی میدیاکان بە شێوەیەک لە شێوەکان سایکۆلۆژیای ئینسانیان وها تێگاوە تۆ باشترین نمونە ئەم کاتی تاقیکردنەوەی خوێندکارەکان بوو ئەمە بیرمان نەچەوە کاکسەکەتی ژامەژی پێ بەشێکی زۆری خۆکشنانە کە ساڵانەی بینی لە ناو چینی خوێندکاران و قوتابیانە یعنی بە هەموو شێوەیەک تەلاعوب بە سایکۆلۆژیای ئینسانەوە ئەکەن سوالەکانم شەو بڵاوەکەینەوە یعنی کاتێک دەوڵەت ناتوانێت بە شێوەیەکی باش سەیتەرە بەسەر هەموو ئەم شتانەیە بکە ئەو گەریشی داواکاری گشتیە یعنی خۆم شوێنانە معروفن و شاراوە نین و هەموو سایت و کەسانە شوێنەکانیان دیارەوە ئەوانەی کە سەرنووسەرن لە پشتی ئەم کارانەوەن هەمویان مەخشوفن چێن ئەکرێن بە شێوەیەکی باشتر مامەڵی لەگەڵا بکەی میدیایەک یعنی پێویستەکە سیارێکەکەوێتە ناو ئاوە مەیتێک لە ناو ئاوەکە سێ-چوار کامیرا لەسەری بێت و شەوان بیکە بە هەواڵ و بە راپۆرت بووی سایکۆلۆژیای ئینسان تێک بە دیقەتی ئەو درامایانە بە کە شەوانە تەلەڤیزۆنەکان ئەوەستەکرێت هەر هەمووی نمایشکردنە لە خیانی زەوجی و لە تەلاق و لە جیابوونەوە و لە ئازادی ڕەها کە هەمویان بۆ کۆمەلگایەکی تایبەت بۆ کللتوریی تایبەت بۆ بەرهێنراون بەڵام بەبێەوەی گرنگی بە بوعدە کۆمەڵاتێکی خۆمان بین بەبێەوەی کە بزانین لە چ کللتورێکە گەورە ئەبین مامەڵە ئەکەین بە دۆبلاژکراوی ئەم کللتورانە لە پێناوی کۆمەڵک بازرگانەوە لە پێناوی پڕکردنەوەی فراغی میدیایە نمایشەکەین بەڵای نازانین لەکەوتە کۆمەڵاتەکان چین چونکە جوانجار بەشێکی زۆری کردی تاوانناسی لە ڕێگەی ئەزمموی فێربوون و بینینەوە فێرەبی ینی مرۆڤ بەشێکی زۆری ئەزممانی کە فێری ئەبێت لە ڕێگەی بینینەوە لە ڕێگەی چاوەوە باشترین شتێک کە تۆ لەمسیەکی لە حاڵی بینە بریتە لە میدیا و لە تەلەڤیزۆنەکان ئەوانە حەڵقنی کەشان لە تەلەڤیزۆنەکان نمایشەکەین بەڕاستی کارەساتن یعنی سیرەکەی میدیایەکی زەبەلا 24 ساعتە خەریکی شەڕ شێر و خوێن ڕشتنە میدیایشی گەورە 24 ساعت خەریکی مسلسلاتی خیانی زەوجی و جیابوونەوە و تەلاق و شایعکردن و باریزکردنی ئەم دیاردە کۆمەڵاتیانە کە وەکو دیاردێکی زۆر ئاسایی نمایشی بکات یعنی ئەمە چ زەوقێکی میدیایە تۆ زەلامێکە یعنی بە پەتێکەوە خۆی خنکانەوە و ڕاستە خۆی خیتە بەرچاوی بینەر کە ڕەنگە مناڵی تیاابێ ڕەنگە ئافرەتی تیاابێ ڕەنگە نەخۆشی تیاابێ ڕەنگە خەڵکی تیاابێت کە خۆی بابەتی دەرونی جێگیر نەبێت کاتێک کە ئەم میدیای ناتوانێت بە شێوەیەکی مامەڵە لە پێناو کۆکردنەوەی زۆرترین بینەر لە چوادەوری خۆی گوێ بە هیچ ئیتیژی ڕۆژنامەنووسی وە کۆمەڵاتی نایە بە دڵنیایەوە لێکەوتەکانی کێسایی زۆر باشە بەڕێز پێشت باسی سەروەرنەبوونی یاسات کرد ینی چۆن سەروەربوونی یاساژ ڕۆڵی هەیە لەوەی کە توونوتیژی و ڕێژەکانی مثلەن زۆرەکانی توونوتیژی لە کۆمەلگا زیاد بکە مەسلەی سەروەرنەبوونی یاسا پەیوەندی بە تەنها کۆمەلگایەکەوە نیە لەگەشت کۆمەلگاکانە تا ڕادەیەک زۆر تاکەم ئەم بابەتە هەیە کاتێک کە مرۆڤ لە جەنگەڵیەتە دەرەوە یاساکان لە یاسای کردەیی قۆڵ و بازوۆ کە خۆی تۆڵە بەدەستی خۆی بکاتەوە ئەگوازێتەوە بۆ دەقی نووسراوە ئەگوازرێتەوە بۆ یاسای مامەڵە پێکراوی ڕۆژانە ئیتر مەفروزە دەوڵەت بەم وەزیفە یاسایی خۆی هەڵستێ بەڵام کاتێک کە ئەبینێ یاساکە بۆ کەسێک هەیە و بۆ کەسێک نییە بەسەرکردی بچووکە جێبەجێ بێ بەسەرکردی گەورەیە جێبەجێ نابێت لەبەرەوە خەڵک تووشی جۆرێک لە حیبات لە ئینیاری نەفسیە بێەوە زۆر جارێمە دەبینین کە خەڵک بەدەستی خۆی چێت تۆڵە ئاکاتەوە لە کاتێکە یاسامان هەیە ئێمە دادگامان هەیە بنکی پۆلیسمان هەیە کاشە دەوڵەت بەم وەزیفە کۆمەڵایەتی هەستێ بەڵام بەداخەوە کە زۆر جار ئەم حاڵەتانە ئەبینین کە خەڵک وەکو پێویست مامەڵی لەگەڵا ناکە یاخود زۆرێک لە تاوانەکان داڵدا ئەدرێن یاخود بە حکمی ئەو پێگە کۆمەڵایەتی و سەرمایە ڕەمزی و عورفی کە هەیەی بە شێوەیەک لە شێوەکان جیاوازتر مامەڵی لەگەڵاکرێ بە دڵنیایەوە بەڵێ سوپاسان دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورد وەردەگرین دواتر دوایم ناوبڕە دەچینەوە شاری هەولێر لای کەژەڵهادی ئەندامی پەرلەمانی کوردستان لەگەڵمان بمێننەوە.
دووبارە سڵاوتان لەوێت بەڕێزان کەژاڵخان ئەگەر بینەوە لای بەڕێستان سەبارەت بۆی کەیەوە ئەوەندەی کە بەدواچوونتان کردبێت وەکو لیژنەی کاروباری کۆمەڵایەتی ئایا جیاوازی هەیە لە نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستان لە بەراوردی مەسەلەن لە ڕووداوەکانی تونتوژی جیاوازی لە نێوان پارێزگاکان پارێزگایەک لە پارێزگایەک زیاتر بێت؟ بڵێ خۆی ئەمە هەیە لە میانەی ئەو ئامارانەی کەوا لە بەردەستماندا هەبوو لە کام پارێزگا تاوانەکان زیاتر ئەنجام درایە بەڵام بە پێی جۆری تاوانەکە یعنی مەرج نییە بۆ نمونە لە شارێکی دیاری کراودا بۆ نمونە لە شاری دالدا یان نوندا هەر شارێک بێتن مەسەلەن بە جۆری تاوانەکە تاوانی لە شارێک دەبینی تاوانێک زیادی کرد و لە شارێکی تر دەبینی جۆرێک لە تاوانێکی دیکە زیادی کردەوە بەڵام ئەوەی ئێستا کە بەڕاستی لە 2016 ئامارێکی ڕوونمان لە بەردەستیدا نییە کە بزانین لە کام شار بەڵام لە 2015 فعلا دەمازانی لە کام شاردا بەپێی جوگرافیە و عادات و کولتور و تەقالید و ئەوانەیە کە یاسا و ڕێسای خۆی دەمانزانیکەوە لە کام شاردا تاوانەکان زیادی کردووە بەڵام ئێمە کێشە نییە لە هەر شارێکی هەرێمی کوردستان بێ گرنگ ئەوەیە کە حکوومەت و پەرلەمان و ڕێکخراوەکان و ڕاگەاندن کەرستەی پێویستیان لە بەردەستیەبی بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە زۆر دڵمان بەوە خۆش نەبێت کاتێک بڵێن وڵا لە شاری فلان تاوانەکان زیاترە کەواتە ئەم شارە پێشکەوتوترە ئەم شارە ئەوەترە چکە هەمووی هەرێمی کوردستانە یەک پارچەیە تاوان لە هەر شوێنێک بێتن زەرری بۆ هەموو هەرێمی کوردستان دەگەڕێتەوە یاساش کە دادەنێت لە بۆ هەر چوار پارێزگای هەرێمی کوردستان دادەنێت تەنها لە بۆ پارێزگایەک و لە بۆ شارێک داناندرێتن بەڵام ئێمە کێشەمان لەوە هەیە کە ینی بەڕاستی زۆر جاری وا دەبینین کە وەکو ئاماژەم پێکرد یاساکان بە پێی پێویست چارەس جێبەجێ ناکرێتن ئێمە تا ئێستاش بە یاساکانی ساڵی 1959 دەکەین یعنی بەڵێ پرسیارەکەمان لەسەرەوە پێویستە بەڕاستی کۆمەڵێک یاسا لە پارێزگاکان مەبەستەوە نەبوو کە مەسەلەن جیاواز بەس مەبەستەوە لە هەموو پارێزگاکان ئەوەی کە یاسا جێبەجێ نەکرێنی زیاتر لە کام پارێزگاوی کە بۆداسون یاسا جێبەجێ نەکردن هەبوو ئەوەی کە بکوژان داڵدە بدرێن کە ئەم تاوانە مەسەلەن دووبارە بێتەوە خۆی کوشتن و کوشتن و سووتاندن و ئەوانە لە هەموو پارێزگاکان هەیە بەڵام یاساش ئەگەر جێبەجێ بکرێت لە هەموو یاسا پارێزگاکان جێبەجێ دەکرێت و ئەگەر جێبەجێش نەکرێت لەسەر ئاستی هەرێمی کوردستاندا جێبەجێ دەکرێت من ئەوە نازانم لە کام شار بزەبت چکە ئەوەندە بەوردی نەچێنین ئەو تەفاسیل بزانین کام شار بەپێی پێویست یاساکە جێبەجێ دەکا و کام شار جێبەجێ ناکاتن بەڵام گرنگکە ئێوە دەبی بە عمومیەت قسە بکەین بە گشتی قسە بکەین لەسەر ئاستی هەرێمی کوردستانەوە قسە بکەین خۆ ئەگەر لە شارێکە کوشتن و تاوان کەمتر بێت ئەوە جێگای دەستخۆشیە جێگای دەستخۆشی لایەنە پەیوەندیدارەکان و ئەو دام و دەستگاری کەوا لەو شارەدانا بەڵام ئەوەی ئێستا ئەمە هەستی پێ دەکەین ڕۆژێک جێمان لێ دەبی لە فلان شوێن فلان کوژرا لە فلان شوێن فلان گەنجوا بوو فلان ژن کوژرا بە تایبەتی لە پرسی ژنانەوە یعنی حاڵەتەکان و جۆری تاوانەکان هەر یەکە بە پێی شارێک دەگۆڕێت لە شار هەیە مەسەلەن کوشتن زیاتر لە شار هەیە خۆسووتاندن و سووتان زیاترە مەسەلەن لەگەر ئەوەش کە تەمەشا دەکەن لەسەر جەم دەستگاکانی هەرێمی کوردستان ڕێژەی سکاڵە زیادی کردیا کە مادەم سکاڵە زیادی کرێت بە ژمارە و بە ڕێژە کەواتەوە بەڵگەنە لەسەر ئەوەی کەوا تاوان لەسەر ئاستی هەرێمی کوردستان زیادی کردووە بەڵام من دەمیز ئاماژە بەوە بکەین یعنی ئەو برابەڕێزەشمان کاکێ من باسی لە ئەنتەرنێت و لە خراپ بەکار ئێمە یاسایەکمان یاسای خراپ بەکارهێنانی مۆبایل یعنی بەڕاستی تەمەشای بڕگە و مادەکانی دەکەی لە بەروی تەکنەلۆجیا پێشکەوتنی بەخۆوە دیتە ئەم یاسا مەفروزە لێژنەی پەیوەندیدار بێتن چەند لێژنێک لە پەرلەمانی کوردستان پەرلەمانی کوردستان ئەگەر کارە بکرێتەوە دەست بەکارەکانی خۆی بکاتەوە دەبێت ئەم یاسانە زود بە زووترین کات ئیشی لەسەر بکرێت چکە کە تەمەشای بڕگە و مادەکانی دەکەی هەم سزاکان تێیدا لەگەر واقعی تەکنەلۆجیا و تەتەوراتی کۆمەلگا واقعی کۆمەلگای ئێستا ئێمەدا ناگوزێت و هەروەها چەک یعنی تەمەشا دەکەین زۆر جار دەبینی ئەو تاوانانێکەوە ئەنجام دەدێ زیاتر لەو ماڵانەکەەوە چەکیان لە نێو ماڵەکاندا هەیە بۆیە دەبێت یعنی ئەم یاسایانە هەمووی هەموار بکرێتەوە و تەنظیم بکرێتن چکە هەر مجتەمەعێک هەر کۆمەلگایەک کاتێکەوە کارەکانی بە یاسا تەنظیم کرا کەواتەوە کاروباری ئەو کۆمەلگایە منەظەمە نەتاوان زیادی دەکاتن نە ڕێژەی بڵێن تاوان و خۆکوشنەکان زیاد دەکاتن لەو کاتە تو کۆمەلگایەکی باشت دەبێتن ئەو قەیرانە داراییەش حد دەبێ قەیرانی داراییە قەیرانی جەنگە قەیرانی سیاسیە هەر هەمووی دەبێت چارەسەر بکرێت ئەگەر خۆلی ناگەڕێ ئەو کۆمەلگای ئێمە من زۆر جار گوتم ئەوە یعنی کاریگەری هەندێک خەڵک و ئەو ترز لە خوایە و ئەو ئیمانی کەوا لە ناو کۆمەلگای ئێمەدا هەیە کۆمەلگای ئێمەی پاراستووە ئەگەر نا لە ڕووی کۆمەڵایەتەوە خەریکە کۆمەلگای ئێمە تووشی داروخانی کۆمەڵایەتی دەبێت
بێتن بەڵام ئەوەی کە هەیە ئەوە یعنی دەگەڕێتەوە لۆ ئەو سڵکردن ئەو ترسەیەکەوە خەڵک هەیەی ئەگەر بێت ئەم حاڵەتەش بەردەوام بێتن ئەنجامدانی تاوان کوشتنە سووتاندنە دزیکردنە بازرگانیکردنە بە مرۆڤ بازرگانیکردنی بە مادەی هۆشبەرەوە ئەگەر بە زووترین کات دەرگای لێ نەگری و پێشی لێ نەگریەوە یعنی بەڕاستی ئەوانە هەموو زەنجی مەترسیدارن کۆمەلگا تێیدا زەرەرمەندی یەکەمە ئیتر لەو کاتەدا کە کار لە کارترازە بە هەر یاسات هەبێ بە هەر بێت و میکانیزم و ئالێتی گونجای لێ بدۆزیەوە فریان ناکەوی ناتوانانی چارەسەری کێشەکان بکەیت. بەڵێ زۆر باشە دواتر دەگەڕێنەوە لای بەڕێستان کەژاڵخە کاکی سەرکەوت دەگەر بێمەوە لای بەڕێزت سەبارەت بە ئەوەی کە زوودا باز دەوەکرێت تەداخول هەیە وە جێبەجێ نەکردنی یاسا تەچەند هۆکارێک بۆ بۆی کە مەسەلەن تاوانەکان زیاد بکرا بۆ نمونە تەداخولی حیزبی لە کاروباری پۆلیس و دادگاکاندا. والله تداخل حزبی ئێستا تداخلی حزبی نیە چونکە هیچ کەسێ ناتوانێت ڕاستەوە خۆ تەلەفۆن بۆ بنکەیکی پۆلیس کا بڵێ وا بکەنیەوە بەڵام ئەگە تۆ بێ سەیری هەرێمی کوردستانتی ئێستا تۆ ئێستا سنوورت نییە ئەگەرم ڕۆیکی تاوانێ بکات توانێت هەفتەیەکی لە سووریا بێ ئەگەر تاوانێ بکات توانێت بچێتە ئێران ئەگەر تاوانێ بکاتێتە ئێران تامان تۆمەتبار هەڵیە تۆ کە سنوورەکە توندوتۆڵ نەبوو اینجا بەدەر لەوەی مجموعەیە خەڵکەیە کە ئێستا چەکدارن و خوان بە 10دارزان و هەنێ تاوانباری ژێرنگ لەناوە ناخۆشار بێت و تۆ ناتوانانی یاساکەی بەسەرا جێبەجێکەی سنوورەکەشت تۆکمە نییە بڵێنە ئەم تۆمە دوارە ناتوانێت دەرچێت ئەمڕۆ ناسبەی نەیگرم بۆ نمونە ئەو تاوانباری کە لە سزنەوە هەڵادیسە زانیاری هەیە لە دەروەی وڵاتە ئێمە چۆن ڕۆی کە تۆ سنوورەکانت تندوتۆڵ نەبوو لەگەڵ پۆلیسی ئینتەرپۆڵ نادۆزرێتەوە ئەوانەی کە ئێستا باسەکرێ ئەوەی تۆ ئەڵێ وڵا فلان کەس لە ڕێشورتە ئەنتەرپۆلن و کە ڕاتە وڵاتە ناوێکی ترێ ئەدرێسێکی ترێ عینوانێکی تری هەیە لێرە پێناسیی پێ لەوێ پێناسیی تری پێ ینی زەحمەتە زۆر زەحمەتە مەگەر بڵێم ئەو پۆلیسی ئەو وڵاتە زۆر خەریک بێ بۆی کە ئەو زەلام دۆزینە نادۆزرێتەوە لەبەرەوە تا ئەم مۆزعوا بێت تا ئەم سنوورانە ئاواکراوە بێت تا ئەم شەڕ داعشەی کە ئێستا هەیە لەسەر هاوڵاتیان لەسەر وڵاتە هەبێت چەک ئەبێت کوشتن هەرە بێت اینجا خۆش دەزانانی زروفی ئێستای حکوومەتی ئێمە چۆنەوە پەرلەمانە پەچی کەوتووە یاساکان لە پەرلەمانەوە دەرەشێ ئەبێت تاوانێک کە کرا کەسێ خۆی کوشت ئەندام پەرلەمانی بێت لێ کۆڵێتەوە بۆی کە کەسی تر وا نەکات چی بکەین ڕێوشێن چێ بۆی ئەم گەنجانە خۆیان نەکوژن ڕێوشێن چێ بۆی کە کەسی تووشی نەخۆشی دێشخان بووە هاوکاری بکرێ و عیلاجەکانی زوو بۆ وەرگیری لە خەسەخانێکات دانرێ تا کەسێک تر خۆی نەکوژێ ئەمانە هیچی نییە سەرێکی زەلامی خۆیە کوژێ لێکۆڵی نوێ لەسەر ناکرێت ئێمە هەر بۆ نمونە دوو خوێندکارەکە یەکیان ئەو خوێندکارە خۆی کوشت دوای ئەو خوێندکارە تریش خۆی کوشت کەس نەهاتە سەرخەت بۆ بزانم کێشەیەم خوێندکارانە چییە ئەم کابرایم داناوە لەم داخلیا بزانم مسەلزەماتی چییە ئایا ئەم خوێندکارە پارەی پێیە ئایا ئەتوانێت بژێ ژیانی خۆی بەرەبەڕێەوە ئایا کێشەی نییە لە هیچ خوێندنگاکەوەمە توێژەری کۆمەڵایەتی نییە لەگەڵ خوێندکارەکانە دانیشە قسە بک کێشەی چییە وەکو برایە قسەی لەگەڵا بکە بۆ ماتە پارەی پێ نییە چی بکە هەوڵێکی ئەوانە هەمووینە کاکە کە ئەوەش نەبێ تاوانیش هەرە بێت بەڵە زۆر باش سەبارەت بە مەسەلی چەک ینی ئەو بە شێوەیەکی ناسایی کە چەک ئێستا لە کۆمەڵگەیمە بەربڵاوە هۆکارێک بۆ بووی کە تاوانی کوشتن زیاد بکات هۆکاری ئەگەر بڵێم لە 150 کوشتنەکان هۆکارەکان چەکە بڵێ وایە چونکە چەکەکە لەناو ئێمە هەیە هەندێکیان ئەوەی کە پێشمەرگەیە چەکی لە ماڵەوە هەیە هەندێکیان هەر بۆ پاراستنی خۆی ئێستش چەکی لە ماڵەوە داناوە چەکەکانی تریشەیە کڕین و فرۆشتنی پێواکرێ وەکو پێم وتی لە سووریاوە چەکمان بۆی و لێرەوە چێ بۆ سووریا لە ئێران و هەمانەوەیەت لە تورکیاشەوە ئەمانی کە نیوەی گەنجەکانمان خۆیان پێداغان کرد و ئێستا لە چژنا ناڵێن بۆی کە دەمانچەیشی علوجی تورکی بە 800,000 کرێت یا خۆی پێکوژ یا ڕەفیقەکەی برێنەکە یا پێگیری و قەزەیەکی بۆ کرێتەوە حکومە بێ ئەمە نابێ ئیشی لەسەر کرێت دەوڵەت هەوڵ با ئەم شتانە نەمێنێ پەرلەمان بە یاساکان بچێتەوە یاسا ئێمە خەلەلمان هەیە لە ڕووی یاسایی ئەو یاسای چەک یاسایکی کۆنە یاساکە کۆنە ئەبێ هەموار کرێتەوە یاسا ئەبێ چونتر بکرێت لەو یاسایە خەلەلەکە ئێستاوانە کێمە ئاینگرین چەشی پێ دەمان چێش پێ ئەجیری ڕۆوانی دادگاکرێ سزاکان کەمن ینی جاری وها بۆ غەرامی 300,000 کراوە جاری وا بە 3 ماه حکوم بووە یا 6 ماه حکوم بووە وەلو ئەمەش یەک شتی تر هەیە چونکە تاکەکانی ئێمە تاکانی کۆمەڵی ئێمە هیچیان ئاسی ڕۆشنبیریان نییە بەدەری کاگەمنوتی ئەم هەموو بەرنامەی شەڕەشم شێر و بەرنامە ئەجنەبیانەکەی
مافناسێک نایەن لەسەر تەلەڤیزۆن تۆزێک یاساکان بۆ خەڵک شی کاتەوە تۆ دەمانچاوگری سزاکە چییە ئەگەر بچیتە شوێنێک کارێکی نەشیاو بکەیت تووشی چییە بیت ئەمانە ئەبێ لە ڕێی بەرنامەکانەوە ئاسی ڕۆشنبیری تاکەکانی ئێمە باشترکەن چونکە خەڵگیە لە یاساکان نازانێ خەڵگەیە نازانێ هەڵگرتنی دەمانچە قەدەغی خەڵکایە نازانێ لێخوڕینی ئۆتۆمبیل قەدەغی خەڵکەیە نازانێ ئەگەر بچێتە فەرمانگەیەکەوە چۆن تەسەرفکە ئەگەر بچێت بە گشت مۆزۆفێکا سزاکەی چییە ئەبێ ئێمە ئەمانە چونکە لە خوێندنگا لە سەرەتایەکانەوە فێر نەکراوین تا ئەبێ بەرنامەکان خەڵک فێرکە خەڵک هەیە مشکلی هەیە نازانێت ڕووبکاتی چۆ گەر بەرنامەیەکی سێ چارەکی هەبێ لە جیاتی و حەلقانە لەوانەیە هاوڵاتیەکە بڵێ من کێشەیەکمێ چی بکەم یاسا ناسەکە ڕێی پیشان با بڵێ بڕۆ بنکەیەکی پۆلیس بڕۆ توندوتیژی خێزانی بڕۆ هەزارەهان خەڵگێ لە ماڵەکانە گیریان خۆردە قەتیز ماون بەدەست کێشەکانیانەوە ئەمانە بێ چارەسەرکەی ئەوسا ڕەنگە ڕێژەی تاوانەکان کەم بەڵێ سوپاس دەکەم کاکێ من ئەگەر بەرەو کۆتاییژی زیگنی باز لە چارەسەر بکەین یانی دەکرێت چۆن ئەگەر بڵێن دیارە بنبڕ ناکرێت توندوتیژی بەڵام چۆن دەکرێت کەم بکرێتەوە حاڵەتانە بەشێکی پێویستی بە و ئێحا کۆمەڵایەتی و نەفسی هەیە کە بێ هەم خێزان بیا بە تاکانی و هەم تاک خۆشی بای ئەوەندە هوشیاری یاسایی کۆمەڵایەتی هەبێت کە بزانە چی تاوانە من نمونەیەک تێمێ لە 32 حاڵەتی تەلاق 26 حاڵەتیان لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە تۆمار کراوە کە لە ڕێگەی چات و پەیوەندیکردن لەگەڵ بەرامبەرەکانیا و بەشێکی زۆری ئەو ئاماری سنتەرێکی تایبەتە کە دەست من کەوتووە لە 32 حاڵەت لەو حاڵەتی جیابوونانی کە چوتە لای بەش 26 حاڵەتیان بەهۆی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە یعنی زۆر گرنگە کام یاسانە جارێکتر یاسای خراپەکردنی ئەمریکانی پەیوەندیکردن هەموار بکرێتەوە چونکە بیرمانە لە سەرەتای ساڵی 2000ەکانە کاتێک کە مۆبایل هاتە هەرێمی کوردستانەوە خەڵکی تووشی چی کێشە و گرفتێک بوو و بەشێکی زۆر ئافرەتان بە ڕێگەی مۆبایل و نامون و کە و سیمکارتی ئەوەی کە بە زمانە شعبەکە پێوتری علوج هەمویان کوژران و تووشی کێشەی کۆمەڵاتی گەورە بوون ئێستا تۆڕە کۆمەڵایەتەکان بوون تا کێشێکی زۆر گەورە لەمپەر و کاکسەکە داماژی پیاە زۆر جا خەڵک وشیاری یاسایی نییە بە ئارەزوی خۆی کۆمنتە نووسێجنەوە نووسێشتە نووسێ بەڵام لەم یاسایانە سزای زۆر قورسدانراوە بۆوانی کە خراپ ئەم ئامێرانە بەکارێنن و پێویستە کە وشیاری یاسایی هەبێ و بەشێکی تریان ئەوەی کە زۆر گرنگە دەوڵەت پێویستە پێی بزانێت کە تێچووی جەنگ هیچی کەمتر نییە لە تێچووی تاوانە کۆمەڵایەتەکان چونکە جەنگ لە خاڵێکا کۆتایی پێێت تێچۆکەی وەستەیە بەڵام کاتێک کە خێزانێک جیا ئەبنەوە لە یەک منداڵەکانی پەرتەوازە ئابێ و ئەم ژنە جارێکتر پێویستی بەوەی کە زەواج بکاتەوە ئەم کابرا پێویستی بەوەی کە ماڵێکی نوێ پێکەوە بنێ و ئەو منداڵانە جارێکتر پەرتەوازا بن لە عەطف و حەنانی خێزان بێبەش ئەکرێن و هەموو تیۆرە کۆمەڵانسەکانی احتیمال دەکەنە سەرەوەی کە بەشێکی زۆری تاوانبارەکان ئەوانن کە لە عەطف و حەنانی خێزان بێبەشە بن لەبەرەوە تۆ ئێواران بڕۆ قەراغی جادەکان و لە ترافیکی لایتەکانە ئەبینی بەشێکی زۆری ئەو منداڵانەی کە لە خوار تەمەنی ئەوەن کە کار بکەن هەمویان کارەکەن و ئەمانە ئیستیغلالەکرێنەوە بۆ تاوان بەکارێنرێن لەبەر زۆر گرنگە هەم خێزان و شیاری وعی ئەوەندە هەبێت کە بزانێ منداڵ بۆچی خاتەوە و بۆچی خاتە ناو کۆمەلگاوە هەم دەوڵەتیش بای ئەمەدە وشیاری هەبێت کە هەموو بوعدەکانی مجتەمع نەبەستێتەوە تەنها بە بابەتە سیاسیەکانەوە پێی وابێ تەنها بابەتە سیاسیەکان کێشەی گەورەی کۆمەلگان نەخێر ئەگەر ئەو مەترسی داعش لەسەر سنوور لەسەر ئێمەیە هیچی کەمتر نیە لەو مەترسانی کە بەهۆی حاڵەتەکانی تاوانەوە بەهۆی حاڵەتی دیاردی چەکداریەوە بەهۆی جیابوونەی هاوسەرەکان بەهۆی منداڵی پەرتەوازە بەهۆی منداڵی سوالکەرەوە لەناو کۆمەلگای دروستە بێ سەرنجامیش مەترسێکی وەکوتە بەڵە زۆر باشە بەس کەمکردنەوەی ئەم حاڵەتە بەفلەی یەکەم لە ئەستۆی دەستەڵات نییە بەوەی کە بژێوی خەڵک باش بکات و دوجار بۆ خێزان و کۆمەلگای بەڵێ کە وەکو باسم کرد لە بیداتی بەرنامەکە دەوڵەت کاتێکە بێتە دەوڵەتێکی مۆدێرن ئەو ئیتر ڕۆڵی باوکە بینە لەسەر ئاستی کۆمەڵاتیە ئەو بەرپرسەلەوەی کە یاساکان ڕێکخا ئەو بەرپرسەلەوەی کە ئێمە بپارێزی ئەو بەرپرسەلەوەی کە قوتمان بۆ دابینکە بەڵام خۆ بێ خێزانەکانیش بای ئەمەندە وشیاریان هەبێ ناکرێت کەمترین گرفتی کۆمەڵایەتی ئابووری سیاسی وا بکات کە من خۆم بکوژم یعنی خوێنکارێک کاتێک لە ناوەندێکی خوێندنا خۆی کوژێ خۆ بێ ناوەندە پەروەردەکان بای ئەمەندە دراسیان هەبێ دوای بێ سنتەری لێکۆڵینەوەیان هەبێ کە بزان خوێنکارێک بۆچی گاتە ئەو ڕادەی لە تەمەنێکی گەنجیا کە هێشتا تام و چێژی بەشێکی زۆر لە تەمەتوعەکانی حیاتی نەکردووە پەناباتە بەرخۆ کوشتن بێ بە ئەسیلەکانی امتحانا بچێتەوە بێ بە پرۆگرامەکانی خوێندنا بچێتەوە بێ بە تروق تەدریس و مامەڵەکردنی مامۆساکان لەگەڵ خوێنکارە بچێتەوە لەبەرەوە هەمومان بە شێوەیەک لە شێوەکان ئەوانەی کە لەسەر ئاستی نخبە و دەستەبژێر مامۆسایانی ئاینی توێژەرانی کۆمەڵایەتی پەرلەمانتار و هەموو نخبەکان بەشدار بن کەژاڵخان ئەگەر بینەوە لای بەڕێز سەبارەت بەوەی کە چی بکرێت بەوەی کەم دیاردەی توندوتیژی و تاوانکاری لە کۆمەلگەی ئێمەدا کەم بکرێتەوە ئەم بەرپرسیارەتێ چۆن دابەش دەبێت لە نێوان دەسەڵات و کۆمەلگا بەڵێ سەرەتا تا ئاشتی سیاسی نەگرێتە ناو کۆمەلگای ئێمەدا
ئاشتی دارایی سەقامگیری دارایی پێویستە بەڕاستی ئەم دوو خاڵە زۆر گرنگە چکە هاوڵاتی ئەوەندە گرنگی بە پرسە سیاسیەکە نادە لە خودی خۆی کاتێکەوە جیرفانی پڕبێ بەڵام کاتێکەوە قوتی ڕۆژانەی نییە مەترسی مەصرفی ڕۆژانەی کەوتیتە مەترسیەوە و ناتوانانی دابینی بکاتن گرفتی و تاوانی زیاتری لە بۆ دروست دەبێتەوە بۆیە سەرەتا گرنگە یعنی ئومێد دەکەین کەوا استقرارێکی سیاسی لە ناو هەرێمی کوردستاندا هەبێتن وەروە استقرارێکی دارایی هەبێتن لە ناو هەرێمی کوردستاندا ئەو کاتە دەتوانین ڕێگری بکەین و بە کۆی دەڵێ هەر هیچ نەبێ خەڵک سلی لێ بکاتەوە حکومت دەبێ میکانیزمی گونجاوی هەبێتن پەرلەمان دەبێت یاساکان بە یاساکاندا بچێتەوە بە هەماهەنگی لەگەڵ ئەنجومەنی دادوەری و داواکاری گشتیەوە داواکاری گشتی ڕقیب و چاودێرە بەسەر جێبەجێکردنی یاساکاندا بەڵام تا ئێستا لە دادگاوە جێمان لێ نەبووە بڵێن پەرلەمانی کوردستان لێژنە پەیوەندیدارەکان ئەم یاسایە لەگەڵ ئێستادا ناگوچێت بڕگە و مادەکانی هەموار بکەنەوە وەکو ئاماژەم پێکە هەر بە یاسای کۆنەکانیش دەکەن یاسا نوێنەکانیش شێوازێک لە کرد و کاڵی پێوە دیارە تا ڕادەیە گرفتیشی لە بۆ دادگا دروست کردیە کە سەرنج و تێبینیان لەسەردا هەیە بەشەکەی تری دەکەوێتە کە حکومت بەرپرسی یەکەمە پەرلەمان دووەم و هەروە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ڕاگەیاندن ئیشکردن لەسەر تاچی کۆمەڵگای ئێمەدا یعنی بەداخەوە جاری وهەیە یاسا مافی هاوڵاتی دەبات لەبەروی هاوڵاتی هۆشیاری یاسایی نیە بۆ نمونە کاتێکەوە دادگا بڕیارێکی لە بۆ دەردەکە کاتی بۆ دیاریدا کردووە دەڕۆژ و مانگێکی بۆ دیار کرد بەڵام هاوڵاتی لەبەروی هۆشیاری یاساییەکەی نییە نە حکومت نە پەرلەمان نە ڕێکخراوەکان نە ڕاگەیاندنەکان بە پێی پێویست ئیشیان لەسەر هۆشیارکردنەوەی کۆمەڵگای ئێمەدا نەکردووە مافی دەخورێ بەبێ ئەوەی ئاگای لێبێتن کاتێک کە بێت داوای تەمیزی بڕیارەکەی دادگا بکاتەوە نازانی کەەوە ماوەکەی بەسەر داچووە کەواتە بەر هەمومان بە حکومت بە پەرلەمان ئەگە هەر یەکەمان هەز بە پرسیارەتی بکەین ئەرکڕۆڵی خۆمان بە پێی پێویست ببینین ئەوە ئێمە باشترین کۆمەلگامان دەبێت بەڵام بەداخەوە لەم دۆخی ئێستادا یعنی ئومێد دەکەین کەوا ئومێدێک بگەڕێتەوە ناو خەڵکو و ناو هاوڵاتی چووکە لە هەموو لە کۆتاییدا ئەنجامەکەی و دەرەنجامەکەی هاوڵاتی تێدا زەرمەندی یەکەمە ئەوەی کە دەقەومێت خۆ لە بەرپرس و لە لایەنە سیاسیەکان و لە خەڵکە هەبوون متەمەکینەکە ناقەومێت ئەوەی کە لێی دەقەومێت و تاوانی لە دەزڕوودا زیاتر لە خەڵکە هەژار و داماوەکەیە لەبەروەی منداڵی پەرتەوازە بووە خێزانەکە شیرازە خێزانەکە تێک چووە منداڵ تێدا زەرمەند بووە منداڵ بەهۆی قەیرانە داراییە دابڕایە لە مەکتەب تووشی سەرشەقامەکان بووە لە تەمەنی یاسایی خۆیدا کار دەکات لە تەمەنی یاسایی خۆیدا زەواجی پێ دەکرێت تەمەنی یاسایی خۆیدا تووشی کۆمەڵک تاوان دەکرێت ئێمە لە میانێ بەدووادا چومان سەردانی شەڵتەرەکان و چاکسازیەکانمان کرد تەنانەت لە دام و دەستگاکانی ئێمە پۆلینی تەصنیفی زۆری تاوانەکان نەکرایە کابرا منداڵی کوشتیە لەگەڵ کەسێکە کە تاوانێکی بچووکی ئەنجامدایە ئیدی ئەوە لێی فێر دەبێتن یعنی کەواتە ئێمە دەبێت لە هەموو ڕوویەکەوە گرنگی بدەین کەوا نابێت تاوانێک کە کەسێک کردی کەسی دوم چاوی لێ بکاتەوە بەڵام بەداخەوە ئەوەی ئێمە دەبینین لە دام و دەستگاکانی خۆمانەوە کەسێک تاوانی ئەنجامدایە بوویتە مامۆستا بۆ ئەوانی تریش ئەوانی تریشی چاوی لێ دەکەن بەڵای سوپاس دەکەم کاک سەرکەوت بە داقیەکیش بۆ بەرز سپارت بە چارەسەریانی چی بکرێت بۆ کەمکردنەوەی ئەم جۆرە حاڵەتانە چارەسەرە بێمە هەموو میلەت ئەوە بکەین کە بزین ئێمە مافەکانمان چییە و ئەرکەکانیشمان چییە ئێستا ئەوە نەماوە کەس نازانێت مافەکانی چی و ئەرکەکانی چییە وەک پێم وتی تەلەبەیەک 20 ساڵە خوێنێ دەرەنجامی بچێت لە ماڵە و دانیشتیا سەری خۆی هەڵگرێ بڕە بە وڵاتێکی تر ئەبێ ئێمە هەمومان بگەینە ئەو حاڵەتەی کە بزانین مافەکانمان چییە داوای مافەکانی خۆمان بکەین جا لە چی بکەین و چۆن بکەینەوە بێ ئەو کاتە میلەت خۆی بڕیار بە کە چۆن مافەکانمان بەدەست بێنین تاکە ئێمە ئاوا سەر زۆر باش ئەگەر چارەسەری پێدوای ئەوانە هەڕەشەی گەورن بۆ سەر ئایندەی کۆمەڵگەی ئێمە ئەو جۆرە حاڵەتانێکی ئێستان لە هەرێمی کوردستان ئەمە منەوە پێ بڵم کە 24 کەس لە 6 مانگە خۆی بکوژێت یعنی تاوان لەوە تاوانتری تر چییە تۆ 6 مانگ 24 کەس خۆی بکوژێ ئەگەر ئەم 6 مانگی تریش من لەو بڕوام زیاتریژە بێ یعنی تۆ لە وڵاتەکەی توخوا لە ساڵێکە 50 کەس خۆیە کوژێ ئەبێ ئەمەی تر یاساکان لەکوێ بن پەرلەمان لەکوێیە ئەو خەڵکانەی کە مختصن بەم کارانە چێن حکومت چی کردو بۆەوە ئەوانە بێ ئەوانە بکەین ئێمە بەڵێ سپاسم کاکێم لەگەر تۆ شتێکت مابێت فەرموو والله من هیچ بنەوە هەر ئیزافەتەن بۆ قسەکانی کاکسەکەوت و خوشکە بە ڕێزش هیوادارم دەوڵەت تەنها جارێکی تر تەنها گرنگی بابەتە سیاسەکان نەیە وەکو بە ئاماژەمان پێ لە قۆناغی تا ڕۆژی قالوبەلا ئەم بابەتە درێژەی نابێت و لە خاڵێکە کۆتاییەت بەڵام ئەبێ بایەوەندە تێگەشتنی هەبێ کە لێکەوتە کۆمەڵاتەکانی ئەم دیاردانی کە بۆنی ئەم ئەزمە کۆمەڵایەتی و ئەم ئەزمە ئابووری سیاسیانەوە دروست ئەبێت پێم وایە تا چەندەوەیکی تر کاریگەریەکانی لەسەرمانەمێنن گەنجێک 3 ساڵە تەخەڕوجی کردووە 3 ساڵە هیچ کەسێک دانەمەزراوە ئەم گەنجە پێویستی بەوەی لایەنە
یعنی فسیۆلۆجیەکەی خۆی پڕکاتەوە غەریزەی هەیە پێویستی بەوەیە زەواج بکە پێویستی بەوەیە شوو بکە ئێمە ئەگەر عیبارەتەجێکە جایزیش بێ یعنی ڕێژەی قەیرەبوونمان زیاد بکە ڕێژەی کوڕانی ڕەبەنمان زیادکە ئەمە سەرکێشە بۆ دیاردەی تاوانی تر سەرکێشە بۆ خیانی هاوسەرگیری سەرکێشە بۆ دیاردەی لەشفرۆشی و سەرکێشە بۆ زۆربوونی بەشێک تر کاتە پێ دوای حکوومەت لەبری قەیرانی سیاسەکان کێش کۆمەڵاتەکانی بیرچۆخێر بەشێکی بەڵە بە دڵنیاییەوە بیری چۆتەوە هەموو گرنگجەکەی بۆ بابەتەیەوە بەڵام نازانە کە لێکەوتەی ئەم کێشە کۆمەڵایەتیانە هیچ ترسناکتر و کەمتر هیچی کەمتر نییە لە ترسناکی کێشە سیاسی. بەڵێ زۆر سپاس بۆ هەرێک لە بەڕێزان نەقیب سەرکەوت ئەحمەد وتەبێژی بەڕێوەبەراتی پۆلیسی سلێمانی هەروەها من عەبدولقادر توێژەری کۆمەڵایەتی کە لە ستۆدیۆی سەرەکی لەگەڵمان بوو هەروەها لە شاری هەولێرەوە زۆر سپاس بۆ کەژاڵات ئەندامی لیژنەی کاروباری کۆمەڵایەتی لە پەرلەمانی کوردستان. سپاس بۆ بینەرانە بەڕێز سپاس بۆ ئەو کارام تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.